کۆنفرانسی یەکەمی مامۆستا شێخ محەممەدی خاڵ کاتی پێویستیە هەموو دامەزراوی کەریمی عالەکە هەم ئەو دامەزراوە و ئەو ڕێکخراوە ئازیزانەی کە خزمەتی خاک و نیشتیمانەکەن بێوچان و کۆڵ نەدان ئەم یادانە زیندوو بکەنەوە بۆ ڕاگررتنی بەرزی نیشتیمان. بێگومان هەموو شتێ پەیوەندی بە قەزەیەکەوە هەیە. ئێمە نەکەر ئەمە ئێمە هاتووین دوای 100 ساڵ لە خوێنی بەناحەق ڕشاوی جەمال عیرفان جەمال عیرفانمان دروست کرد وەکو ڕۆژنامەنووسێ وەکو نووسەرێک وەکو عەلامەیەکی سەردەمی شێخی نەمر کە جەمال عیرفان ئەسێرە و منەوەرێکی ئەو سەردەمە بووە. دوای ئێمە هاتووین کەریمی عالەکەمان زیندووکردنەوە کە کابرایەکی کلدانی کە خزمەتی خاک و نیشتیمانی کردووە لە وەزیری دارایی کە ئەمەندە ئینسانێکی دەستپاک بووە هاتوین جارێک کە ئێمە ئەومان زیندوو کردەوە تا بێتە عیبرەتێ بۆ ئەو ئینسانانەی کە خاکی نیشتیمان بە هەدەر دەدەن بۆ ئەوەی چاوی لێ بکەین و ئێمەش بەرزی نیشتیمان و خاک و نیشتیمانەکەی بەرز ڕابگرین. هەروەها هاتوین لە دوای ئەو مارگرێتمان زیندوو کردوێتەوە کە مارگرێت کچە کورد و شۆڕژگوێر و کچە کلدانی دەڤەری بادینانە کە یەکەم شەهید و یەکەم پێشمەرگەی ئافرەتی خاکی کوردستانە زیندوومان کردوێتەوە. ئەمڕۆژ کە هاتوین کەریمی عالەکەمان داناوە و یادی ئەو ئینسانە کە ناکەینە وەکو مامۆستا شێخ محەممەدی خاڵ سوهرەوەردی شەمسی شارە زووری مامۆستا عومەر خەراقی دەکەینەوە لە دووسبەش هەمی یادی شێخ مامۆستا مەلعەبکەین و دەڕیزەکەینەوە دوایەوە کۆنفرانسێکی گەورەی نێودەوڵەتیشەگرین بۆ پایەدار و ئینسانی گەورەی ڕۆژهەڵات و ئاینی ئیسلام سەلاحەدینی ئەیوبیە. واتە ئەمانە کە زیندوو ئەکەینەوە بۆ ئەوەی کەوا خاکی وشکی کوردستان جاریشکە ئاودێر بکەینەوە جاریشکە خونچەکان بگەشێنینەوە جاریشکە گوڵەکان بگەشێتەوە.